بینەرانی هێژە سڵاوی بەرنامەی بێژەتان لێبێ. تۆر گفتوگۆی ئەمڕۆی بەرنامەی بێژە تایبەتە بە یادی 26 ساڵەی تیرۆرکردنی رەئوف ئاکرەیی کە رەئوف ئاکرەیی ڕۆژنامە نووس و کەسایەتی دیاری دەڤەری بادینان و قەزای ئاکرێ بووە و هەروەها بەرپرسی ڕێکخراوی تێکۆشانی ڕەنجدەرانی کوردستان بووە کە لە ساڵی 26 پێنجی 92 لە بەردەم ماڵی خۆیدا تیرۆرکرا. دیارە ئەمڕۆ سالیادێتی و جگە لە باسکردن لە تیرۆرکردنی ئەو کەسایەتیە هاوکات کۆمەڵی کەسایەتی تر کە بە ناوی تیرۆری ئازادی و قەڵەم و تیرۆری سیاسی لێرەدا گفتوگۆی لەسەر دەکەین. بۆ گفتوگۆ لەسەر ئەو تەوەرەش میوانی بەڕێز قادر نادر کە چالاکی مافی مرۆڤە لەگەڵمان لە ستۆدیۆ ئامادەیە. بەخێر بێ بەڕێز قادر. زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا. بەڕێز قادر، بێگومان سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ هەم شەهید رەئوف کامل ئاکرەیی و هەروەها هەموو شەهیدانەی کە لە ڕێگەی ئازادی و یاخود لە بیرروڕای ئازاد و سیاسی و شەهیدانی قەڵەمدا دەنوێنین بە هیوای ڕۆحیان شاد بێ. کا قادر، سەرەتا دەمێ باس لەوە بکەم کە ئەو بەڕێز رەئوف کامل تا ساڵی 92 هەموو ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ پرسی نەتەوەی و چینایەتی و هەموو خەون و هیوە و ئاواتیەوە بوو کە حکمڕانێکی کوردی هەبێ لە کوردستاندا. دوجار خۆ دەزانی کە لە 92دا شەهید دەکرێت لە بەردەم ماڵی خۆی. ڕای تۆ بەڕێزت لەسەر ئەو شێوازی تیرۆر و شەهیدکردنە چییە؟ زۆر سپاس بۆ ئێوە کە ڕێز لە یەکێک لە سەربازەونەکانی و یەکێک لەو کەسایەتی ماندیانەی کورد دەگیرێ. شەهید رەئوف من لە هەشتاکانەوە دەیناسم، تێکەڵی هەبوو لەگەر خێزانی ئێمە و لەگەڵیشمان بوو، بەرپرسیشمان بوو. کەسێک بوو ینی لە شێستەکانەوە ئەو باوەڕی بە کوردستانی گەورە و هەمان ئەو بیر و بۆچونەی کە هەڤاڵانی پەکەکە لە 1970 دەستیان پێکرد، ئەوانش دەستیان پێکرۆک و گروپ بە ناوی گروپی ڕەنجدەران و گروپی چەند گروپێک بوو لە زانکۆیەکیان گرتودا ناوێنێنە ڕێکخراوی تێکۆشانی ڕەنجدەرا و دوای ئەوە لە شاخ خاریکاری کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانیان دەگرت. شەهید رەئوف هەموو ینی کەسێکی زۆر نیشتیمانی بوو، ینی کوردستانی گەورە بیری دەکرد لە وەختی کە بیری ئۆتۆنۆمی و عێراقچێتی زۆر ساڵ بوو. ئەو دایموو سەعات شەڕی بوو، ینی ڕۆژێک لە ڕۆژان ئەو بیر بوو. بەڵام لەگەڵ هەموو ئەوەش هەرچیز بەرەی چەپ و خەڵکە زەحمەتکێش و ئازادی خوازەکەەوە نەکردی. هەموو کات ڕەخنەی لە کۆمەڵەوە بوو کە دەگوت ڕێکخراوەشی چەپ نییە بەڵکو وردە بۆرژوا و ئەوەنە. بەداخەوە ینی شەهید رەئوف یەکێک لە کەسایەتی هەرە گەورەکانی کورد بوو. ئێمە دەزانین مەسعود بارزانی و جەلال و تاڵەبانی ئەوانە هەموو ڕێزی تایبەتیان لێ دەگرێت. ئەوە دەبینن وەک لە ئەوەکە هەڤاڵ ئاپۆ ینی بە فەرمی استقبالی کرد وەکو نوێنەری پێشی گوتی بڕۆنە وەکو نوێنەری ئێمە بنلاوە. ڕێزەش تایبەتی بناو هەموو قیادەکان. بەڵام بەهۆی ئەوەی ملی نەدا لە سیاستەکانی پارتی دیموکراتی کوردستان و ئەو منتیقەیە لە پارتی منتیقەیەکی گرنگ بوو و کەسایەتی تر شەهید رەئوف زۆر گرنگ بوو. بەرنامەی پارتیەوە بۆ ئەو کات لە بادینان تەسویەکە بۆیە شەهید رەئوف بۆ یەکەم کەسایەتی دیار لە بادینان تیرۆری کرد کە دوای ئەوە چواری کەسایەتی تر تیرۆر کرد. یعنی هەم دوای لە ماوەی کەمتر لە 4 مانگدا نوێنەری حزبی زەحمەتکێش ڕێناس، نوێنەری حزبی کۆمونیستی کرێکاری شەهید نەزیر عومەر کە سووتاندیان ڕێناسیان ناو بارەگایان شەهید کرد. چون ناو بارەگاکەی عالەمی زەردیشان چەقاند. مازەران ئەبوونە سیریان شەهید کرد لە سەجا لە ئەوە و نوێنەرێکی ئاشوریان تەسویەکە بەوە جەوی ئیرهاب دروست بوو. بەڵێ بەڵێ. بەڕێز قادر، ئەو کەسایەتێکە ئەوەنە کەسایەتێکی گرنگی هەبووە هەمیش ڕۆژنامە نووس بووە، بۆچی لەو کاتەدا تیرۆرکردنی شەهید رەئوف ئەوەندە دەنگی نەدایەوە؟ ئایا هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆی ڕێکخراوەکەی ئیمکانێتێکی سنوورداری هەبوو یاخود هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ خۆی ئەوەی هەبوو ڕێکخراوەکەی ئەوە بوو، بەڵام بە ویژدان بڵێنی هەڤاڵانی پەکەودەمی بە هەموو شێوەیەک لە کاتی شەهید بوونەکەی هاتنە پێش. بەڵام تەوقیتی شەهید بوونەکەی تەوقیتێکی زۆر خراپ. ئەو کات نە سوسیال میدیا هەبوو، نە تیڤی هەبوو، نە کوردی ئەوروپا هەبوو، یعنی سەرەتا. بەڵام لەگەڵ ئەوەش نەجیبەخان ئێمە لە هەولێر بوون، خۆپیشاندانێکمان کرد 2000 کەس کۆبەوە. 2000 کەس کۆبەوە کە بۆ هیچ کەسایەتێک 2000 کەس کۆ نەبوو. 37 حزب و ڕێکخراو ئیدانەیان کرد.
یعنی لە دهۆک خۆپیشاندان کرا کە لە تا شەهید ویدات خۆپیشاندانی کە نەکرا یعنی هەر بە مەسیرە چوونە سەر گۆڕستانەکەی و تافیاندا لە دهۆک و هەولێر چلەمان کردەوە بەڵام مینبەری ڕاگەیاندن نەبوو کە ئەوە بگەیەنێتە خەڵک ئەو پارتیوێکی ئەو کاتێک و تەلەڤیزۆنێکی سادەیان هەبوو جەریدەیەکی سادەیان هەبوو ئەمزار کوردستانی نێو دەمی بدایەتش نەبوو ڕۆژانە ینی ئەوە هۆکار بوو میدیا و دەمی زەعیف بوو ڕێکخراوەکەی زەعیف بوو ینی هەموو ئەو هۆکارانە دەوری خۆی هەبوو بەڵێ بەڕێز قادر خۆت دەزانی لەگەڵ هەموو ئەو دەنگە ناڕزایانە بەڵام تاکو ئێستا تیرۆر لە کوردستان بەردەوامە کە دەیان نمونەی هەیە لەوەی کاوە گەرمیانی سەردەش عوسمانە مەسەلەی چوزانم هەموو ئەوانی کە پێشتر بەکر عەلیە عەلی بۆسکانیە زۆرن دیارە بێگومان لە ئێستادا بەڵێ ئەمانە هەر هەمووی هۆکاری بەردەوامبوونی تیرۆرکردنی دەنگی ئازا و ئازاد بۆچی دەگەڕێتەوە پێم ئەمە هەڵە تێگەشتنی شۆڕشی کورد هەر لە شاخ لە 1970کانەوە کورە لە گەبگەڕێنەوە لە فترەی شێخ مەحموودی شتا لە یەکەم ئیداری حکوومەتی هەرێمی حکوومەتی کوردستان زەمان عرفان تیرۆر کرا و هەوڵی تیرۆری پیرەمێردیش درا پیرەمێردیش هەڵات بوون بە زەمان عرفان تیرۆر کرا و یەکەش تریش ناوەکەی مەسەلە بێت هەوڵی تیرۆرکردنیە پاکانەی پڕکردەوە ینی لە 20ەکانەوە تیرۆر هەیە لە 60ەکانەوە لە شاخەوە بەدەیان کەسایەتی دیار تیرۆر کرایە وەکو حزب تەزکیە کرایە لە کاتێک داوانە دروشمی ئازادیان دژی بەعز سەرگرت بوو بەڵام تیرۆری شاخ بە زۆر ڕنگ بووە ئەوە نەبووەکو ئەوە مەسەلەن یان بە ناوی پیاوی ئەمن و استخبارات کوشتیان کە مەسەلەن لێرە عەلی بسکۆڵ هەیە کادرێژەتی وەخت خۆی لە ڕۆژنامەی یەکێتی بەرەی کوردستانی ئەڵێ ئای چەند کوڕە هەژارمان بە ناوی ئەوەی کوشت کە پیاوی ئەمن و استخباراتن لە کاتێکدا وا نەبوونە ئەوە خۆ مەشهورە لە شاخ حسابات بووە تەسفیع حسابات و میزاج و جیاوازی بیری بۆ چوونە بۆ نەوەیان کوشتیە ئەمە جگەلەوەی لە شەڕ نەزی بەخان زۆربەی ئەو خەڵکانەی سەربازی و ئەوانە شەید ڕەوف یەک لەوانە بوو لەگەر ئەوەی ئەهلی قەڵەم بوو شەید ڕەوف ینی کە نووسی بوو من ئەو حکایەتەی دەجێڕمەوە بەخۆی لەو ژێڕاینەوە کە جارێک پێ ئەی بەگوتی دەچمە شەڕ چوو بۆ شەڕ بەلەوەی بچێت ئەو عەزیز زۆی سێ بەەوە ژدان بڵێن کەم ئێستا مەسئولی زێرەوان وتمێ بڕیار وایە لە پشتۆ لێت بتن پارتی ینی لە شاخ و لە ئەوە لێیانداوە لە شار هاتنە ئەوان هەمان ئەو عەقڵەتەی بەعز بوون بۆیە هەر لە بدایەتەوە دەستیان بە تەسفیە کرد لە هەردوو ئەوانە هەمویان ئەگە ببینین شەڕی تەسفیە یەکتریان کردیا هەموو شەڕی ناوخۆیان ئامانجیان تەسفیە یەکتر بووە سەدان کادیری یەکتریان تیرۆر کردیە با و پەڕی واشیگەری یعنی خۆیان تیرۆر کردیە ئەوانە ینی دەتوانین بڵێ لە کوردستان بەڕاستی ڕاستە دروشمی ئازادیان هاگرت بوو بەڵام بە خۆیان درێژە پێدەری بەعز بوون بەس ئێمە نەمان دەزانێ ئەگەنە هیچ نوێ کارێکیان لە شۆڕش نەیناتن پێت وایە ئەم شێوازی تیرۆرە یاخود تیرۆری سیاسی و تەسفیع حساباتە زیاتر لە شاخەوە هاتووە لە کاتێکدا خۆت دەزانی کە هەمیشە باسی فەزایەکی ئازادی و دیموکراسیان کردو بۆ هەرێمی کوردستان لە سەردەمی بەعسا و ئێستا شەرعەتی و دەسەڵاتیان زیاتر لە خەبات و شۆڕشی شاخەوە وەرگرتووە بەڵێ نەناخۆ نەتی بەخان نەکار ئەوە تو بۆ سیرکە ینی ئێستا هەر لەو مانجی پێنجە دوی پێنج ئەو گەنجە بارزان بە ڕۆژ ڕوونا کوشتیان بە سیارە بە سەریکەتن ئەو گەنجاوەکە پازدەی پێنج سلێمان مەعینی بە یەکەم جار مەلا مستەفا یعنی تیرۆری کرد بە ئاشکرا و مەیتەکەشی داوە کە ئەوە شتێکی نوێ بوو لە کەلتوری شۆڕشی کورد قەتشتیوان نەبووە مەزەن یەکە کوردی بە شەشکەکە تقریبان دەوری کەسێتی یەکەمی حزبی دیموکراتیا بوو تیرۆر کرا و زۆری ژەبەری پارا بۆ تەرمەگەین ینی تیرۆری نەکەن بەڵام تیرۆریشیان کرد تەرمەکەشیان داوە دکتۆر شڤان ینی ئەوانە بە ئاشکرا کرایە ئەوە جگەلەوەی کە دەیان کەسات کە مەسەن ئەحمەد ڕەشوان هەیە بەنمونەکەت بێرم شاعیرێکی گەورەی هەولێرەیە کە مەشهورە ئێوە لە شێستەکان بەردەم دادگای هەولێرێ تیرۆری کرد پارتی دیموکراتی کوردستان کە ئەو کار لە باڵی جەلالیەکان بوو بنمونە ئەوزایانی ئەوە مێژوەکەی فترەی شاخە بەس لە شاخ بە زۆر شێوە دەیان کرد چ بە ناوی ئەوی دادگا زۆر کەسیان ئەوە کرد ئەو پیاوی استخباراتەوە بەبێ ئەوی لێکۆڵ نەشوابی بە حزبیان تەسفیە کردیە لە ناوە خۆیان هەوڵی تەسفیەک تیرۆری بە کۆمەڵی ئەوەیاندایە بۆیە ئەوە مێژوکی لەگەر سەر هەڵدانی خۆیان هەبووە ڕاستەوە حزبانە داوای ئازادیان لە بەعز کردیە بەس بۆ خۆشیان لە دەڤەری ئەو دەسەڵاتەی هەیەیان بوو هەمان بەعز بوونە هیچ ئازادیان یعنی
نەداوەتە نە خەڵکەکە نە گۆڕانکارێکی نوێیان لە ژیانی خەڵک دروست کردیا یعنی من بەدەر لە تیرۆری سیاسی بڵێم شۆڕژی کورد بڕۆ سیر کە لە شێستەکان و ئەفتاکان و هەشتاکان تا ڕاپەڕین نەیانتوانێت گۆڕانکاری لە عقلێتی خەڵک بکەن ئاو دەستەچیان دروست نەکردیە لە بۆ خۆشیان ئاو دەستیان نەبووە لەوکوان دەبێژمەکە دەگو بە بەرد خۆمان دەستڕێەوە ئاژەڵ دۆستیان فێرە خەڵک نەکردیە ژینگە دۆستیان فێرە خەڵک نەکردیە گۆڕانکاریان لە عقلی خەڵک دروست نەکردی مەسەستا سەیری هەواڵانی پەکە دەگەی دەستنە هەر شوێک گۆڕانکاری لە هەموو شتێک دەکەن یعنی شۆڕش دەکەن شۆڕش لە ژن دەکەن لە ئەومە ئێمە هەموو شۆڕژەکەمان 20 ژنی تێدا نەبووە ئەوی تێژیدا بۆ یان مارگرێت کوشتیانان ئەوانیان لە شاخ لە کۆمەڵی ڕەنزەران بەرموناز هەژنۆدە ئافرەتا بۆ هەمویان بە شودا بوو لە جیاتی ئەوەی مەسەن ئەو حرەکەی ئیمتداد پێ بکەن ئەوانەی هەش بوو لە ناو شارە بەعس ئەدامێکردن و بەڵێ 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 باشە بۆچی دادگا تاکو ئێستا ئەو کەیسانەی نەتوانیوە یەکلاکاتەوە بۆ نمونە ئەمەی عەبدولستار شەریفە سۆرانی مامەحەمەیە ویداد حسێنە سەردەش عوسمانە کاوە گەرمیانە بەکر عەلیە عەلی بۆسکانە دەیان لەو نمونانەی کە بۆ خۆشت باس کرد تاکو ئێستا دادگا ئەم کەیسانەی یەکلا نەکردوێتەوە بە هەڵواسراوی ماوەتەوە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە من نمونێشکەت پێ بڵێم ینی فرانسۆ هەریری تیرۆر کرا ئیسلامیەکان تیرۆریان کرد بە 48 سەعات بکوشەکەیان دیتەوە ینی بە پارتیوەکە دی لە گەرمەی شەڕیشدا بوون ململانێژدا بوون 2001 بوو ئابزام تیرۆر کرا بە 48 سەعاتی بکوژەکان دۆزرانەوە دەستگیریش کرا لەبەر ئەوی بە خۆیان نێتیان نەبوو کادیرش دیاری خۆیان بوو بەڵام هەموو ئەوانەی نەگیران دەرەنجامەکەی ئەوەیە کە ئەوان تیرۆریان کردیە دادگا لە کوردستان هیچ وجودەکی نمایە گاڵتە جاریە یعنی ئەو پەڕی گاڵتە جاری بە حزب دەکرێت دەمەوە بڵێم ینی کام حزب بارەگا دەسووتێ تەزویر دەکرێت وەنیا تیرۆری سیاسی دەکرێت ئەو دوو حزبە کۆدەتا دەکەن مەسەن پەرلەماندا دەخرێ کەی دادگا توانێتی ڕۆژێک لە ڕۆژان شت بکە یان من حاڵەتەکەت پێ برم لە ڕۆژان لە پارێزەرێک بۆی باسکردم وتی تا ئێستا چەند دادوەرێک لە هەولێر جەڵتە لێدایە یەکێک لەو سەبەبانە هەست پێ دەکەن زۆر زوڵم دەکەن لە بڕیارەکانیان یعنی دەگوت نەفسیەن تووشی جەڵتە دەبن لە ئەنجامی ئەوەی کە زۆر خەدر لە ئەوە دەکەن شتێک نییە ینی بە ویجدان بڵێن بەعس زۆر فاشی بوو لە پارتیوێکی فاشی تر بوو تر نازان پارتیوێکیش بگەنە هێزش چەکداری وایە دروستبی ئەوانش بە چیمیایی و ئەنفال دەکەن یان نا ئەوی تا ئێستا ئۆپۆزیسیۆنش مەدەنی لە بەرامبەریان بەڵام لە بەعزدا ئیدارەی مەدەنی دادگاکان زۆر سەربەخۆ بوون بەزە دەسەڵاتی ئەوانە نەدادگات ئەوەیە یعنی دادگا دارستانە دارستان واستا حزب بڕیار دەردەدا گەنە مەهزەلەیەوی لە کوردستان پێت وایە سەرنگومکردنی دەگەڕێتەوە بۆەوەی کە دەسەڵاتێک لە پشتی و تیرۆرانەوە هەیە خۆی سیستەمی ئیدارەی کوردستان تۆ سەیری حکوومەت بکە پەرلەمان بکە سەیری حکوومەت کە 8 مانگە پێک نهاتیەوە چ مەهزەلەکە لە کوێ بووە دنیا سەبەبەکەشی دیار نییە ئەوە نییە پەرلەمان دەبینین چۆنە کۆدەتای بەسەر دەکرێت وەزیری دیفاع پۆلیسێک دەچی دەریەکە لە کاتێک دەرا هەموو شوێنە وەزیری دیفاع ئینقلاب دەکا کۆدەتا دەکا گۆڕانکاری لە سیستەم دەکاتن یعنی دادگا قەت هیچی پێ نەکراوە لە هیچ بڕیارەشی سیاسی یان باوا بڵێن مێژووی 28 ساڵەی دادگاکانی کوردستان یەک پۆزتیڤیان نییە بەس هەمومان دەتوانین 1000 نێگەتیڤی بشمێری یعنی نێوشیروان مستەفا ئەمری قەبزیرۆ دەرەچێ بنمونە سەیری دادگا بکە خاوەنی 500,000 دەنگە بە میزات ئەوەی پارتی مەسەن بڕیار دەرەکەیان بڵێن باش شتەکەش ڕاستە بەڵام خۆ لە کەیسی شەنگال خەتەرتر نییە بنمونە وەنیا لە کەیسی سیویەکی ئاب خەتەرتر نییە کە دەیان شکایەتی دروست بوو نمونەشکەت پێ بڵێن کۆسڕە سوور عەلی لەسەر کەیسی قەتل عامی زاخۆ لە 95 ئەمری ئەدامی هەیە لە 95 ئەمری ئەدامی هەیە 10 ساڵی ڕەبەق لەلایەن پارتیەوە ئەمری ئەدامەکەش ئیلغا نەکرێتەوە 10 ساڵی ڕەبەقش جێگیری مەسعود بارزانی بوو و ئێستاش جێگیری سکرتێری ئێستاش دەوری سکرتێری گشتی و ئەمر قەبزەکەش شتان ئیلغا نەبوویتەوە تۆ چنە و مەهزەلەی دەکەی کەمالی سید قادر 30 ساڵە سە دوو بابەت ژیرە لە ئەنجامی پرۆتستۆی خەڵکو و ڕێکخراوە جیانەکان نێچیر چوی لە ناو زمبەریدا بەبێەوەی دادوەر هیچ عوزرەکی هەبێ هیچ حوزرەکی هەبێ سەردەشت بۆچی ناهێڵن دادگا سەربەخۆ بێ نەک دادگا کامە داموازراوەی کوردستان بوار دەدەن سەربەخۆ بێتن یعنی کامە دادگا ئەوەی هەڵبژاردن پەرلەمان حکوومەت هەمووی کۆیلەی بەردەستی دوو مەکتەب سیاسیە یعنی کامە حزب لە هەردوو دەڤەر بەڵام زیاتر ئەو سکانداڵانەی زۆربەی ڕووی دایەگە سیرکەن زیاتر لە ژێر دەسەڵاتی پارتی بووە
بەڵام یەکێتیش ئێستا تا ئێستا بەو کەیسەینەوەی نوێشۆکە ئێستا کە بەو مەحزەلەیەوە ئاسایش بردیتی مامەڵی پێدەکا لە بەڕێوەیشی پۆلیسە ئەوە باشە خۆ هەرە و دوو مەکتەب سیاسێنین یەک دنیا حزبی تر هەن ئەوانە تا چەند بەرپرسیارەتی ئەخلاقی و سیاسیان دەکەوێتە ئەستۆ بۆ حزب چییە وەخت خۆی پارتیکار و ئەوانیان قەپات نەکرد بۆ چەند بارەگەیان سوستاند یعنی ڕاستە ئەوانە جێی کەم ترخەمی و ڕەخ نەگرن لۆ نەوشیروان مستەفاس دووەم حزبی ڕئیسی کوردستان نەبوو ئەمر قەبزیان بۆ دەرکرد ئڵغاشیان کردو بە ئەوەی عوزرەکەی بزاندرێتن مجرد ئەوێ لە ماوەی 24 ساعت هەڵمەتێکی گەورەی کەمپین کە کەمپین دژی مەسعود بارزانەیەکە لە KNN دۆسیەکان قەپات کرد ێ باش ئەگە تیرۆریستە لۆ قەپاتی دەکەی واتە ئەمانە مەزاجی شەخسین یاخود با مەزاجی زیاتر دوو بنە ماڵەیە بڕیاردەر دەبنێت تو سەوی سەردەشکەکەی سەردەشکە یعنی سەردەش هەموو کەس دەزانێت چۆن کە کردیانە تیرۆریستیش کەسەکیان هێنا دوای لە کابرا لە ناو ئەتراف ئەڵێ کاکەم بەر لەوەی سەردەش تیرۆر بکرێ من لە سجن بوویمە یعنی دەیان نیوەی مەکتەب سیاسی پارتیشون تیرۆر کرا هەر کەس لێ پێچینەوە ناکە خۆ مشکلەوە نییە نەجیوەغانە خەڵکی ئازادی خواست تیرۆر کرایە خەڵکی خۆشیان تیرۆر کرایە وەرە تۆ سەیری فەلەکە دینکاکەی دەرجیز فەتحوڵڵا ئەو فەریدون جوان ڕۆیی جەوهەر نامق بڕۆ دوێ ئەوانە هیچی نەما خۆ نیوەی مەکتەب سیاسی پارتیش تەسویە کرایە چەندین کادریە جدی تیرۆر کرایە یعنی خۆشیان دەکەن عقلیەتە ئەوی میزاجە لەبەرەوەی هیچ لێ پرسیۆنێ بەس ببینە لە ئەوروپا ناوێرن بچووکترین هەڵە بکەن لۆ لەبەرەوەی دەزانی یاسا هەیە کە یاسا نەبوو دەبتەئی کوردستان کە یاسا هەبوو دەبتەئی ئەوروپا کە هیچ بەرپرسەك جورئەت ناکە ئێستا کە سیمینارێک بکە ئێستا سەردانێکی بەڕاشکاوانە بکە بڵێ 3 ڕۆژ کە چم دیدار لەگە ئەو حزبە دەکەم لەبەرەوەی ڕۆبەڕووی پرۆتستۆی مەدەنی چالاکوان دەبتەوە ناتوان هیچ بکەن ئێمە چەندی چالاکیمان کردیە نەیانتوانێت یەک ئەوە باشە کە قەدر خۆ دەنگێکی ناڕزایی زۆری خەڵکەیە لە بەرامبەر ئەو کەسانە خۆ دەزانی هەر لەوانەی کە ئەو نمونەی کە باس کرا لەوەی بەتایبەت ئەوەی سەردەش عوسمانەوەی کاوە گەرمیانی دنیا هەژێندرایانی بۆچی ئەم هەموو خەڵکە ناڕازیە ناتوانێت و ئاڵوگۆڕە دروستکە من پێما ناتوانین بڵێن نەکراوە لەبەر ئەگەر بوار ئەگەر ئەو زەختە نەبووە ئەو پرۆتستۆی جەماوەری میدیایی کوردی ئەوروپا تا ئەسک ینی بە حزبەکانیشەوە بە سەدان ئەو بەرنامە ئەگەنا یعنی تۆ لە کۆندا لە نوۆتەکان خەڵک هیچی نەدەگوت تیرۆر دەکرا شوێن بزر دەکرا مەعادەی نەبوو بەڵام ئێستا ناتوان وەکو کۆن تیرۆر بکەن ئێستا مە دەتوانین بڵێن بە دەگمەن تیرۆرێک دەبینین بە تایبەتی ئەوانەی وزهی دیارن بە دەگمەن ببوورە خەڵکێک دەگرن دەبێتە زەجا بەس وەختی خۆی سزنی ئاکرێ و سزنی قەڵەچۆڵان پڕ دەکرا کەس نەبوو قسە بکە پاشەکشەی گەورەیان پێکرا بەس هێشتان جێی ئەوە نییە تێربوونی ئێمە نییە پارتی وێژێتی دەسەڵاتیان هەبێت ڕۆژانە خەڵک تیرۆرەکەن لەبەر ئەو ڕەخنانەی ئێستا لەیان دەگیرێت لە تاریخی خۆیان لەیان نەگیراوە دەست بۆ بەڤەترین شت دەبدرێت تۆ سیر دەکەی بەس دەرەقەت نهاتن هەرچیان کرد سەردەشتیان کرد تیرۆر کرد وەنیا یعنی ئەو هەموو کادیرەی خەڵکیکەریان تیرۆر کرد خراپتر هات کاوایان تیرۆر کرد کاردانەوەکان زیاتر بوو ئەوان ئێستاش دەکەن بەس دەزانن باجەکەی گەورەتر دەبێت لەوەیە ئێستا سەردەش تارماییە بە دوو ماڵی بارزانی کاوە گەرمیانیش تارماییە بە دوو سەنگاوی و هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان باشە خۆ بزوتنەوەی گۆڕان حملەیەکی زۆری کرد لە ڕووی ئەلامیەوەوانە ئەوان بۆ نەیانتوانی خۆ نسبەتێکی زۆری ئەندام پەرلەمانیان هەبوو قوت و دەسەڵاتی خۆیان هەبوو بۆچی ئەوان نەیانتوانی ڕوبەڕوو ببنەوە یاخود ئەواڵ گۆڕە دروستکەن زۆمە ناڵێن ینی سەرۆکی پەرلەمان بەخۆی دەرکرا یعنی چی دەکەی سەرۆکی پەرلەمان و دەرکەوتیان بۆ دنیا بێت کە کەس قبول ناکە وەزیری دیفاع وەزیری پێشمەرگە دەرکرا یعنی نەوشیروان ئەمر قەبزی دۆ دەرکرا چی لەگە دەکەی یعنی پارتی چ جێلۆیە نەجی بەخەنە ئێمە لە هەولێر من هەفتا کە 3 کۆمەڵ کوژی کردیە تا ئێستاکە سوورچیەکان هەولێر ئەوەی لە شەڕی ناوەخۆ لە سویەکی ئاب لە بۆ خەڵکیەکێتی بە دەیان کەس بەیانەکەی کوژرا هەر ئەوە بە قەتل و عام کرا جگە لەو هەموو مەساتەی تر بۆیە ینی گۆڕان چ بکەم کە دەرێم نەوشیروان ئەمر قەبزی لۆ دەست سەرۆکی پەرلەمان دەرکرا لە بۆی نەبوو بێتەوە هەولێرێ ئێستا سەرۆکی کۆماری عێراق لە بۆی نییە سەردانی هەولێرێ بکات جا باشە ئەمانە کە لە قیمەی دەسەڵاتدان نەتوانن هیچ بکەن چێ دەتوانێت ئاڵوگۆڕە دروستکە خەڵکی ئازادی خوار ئەگەر دەسەڵاتێک بەو شێوەیە بێ ئایا ڕێکخراوەکەی کۆمەڵگەی مەدەنی دەتوانن و کاریگەریان هەبێ بێگومان بەس کۆدمان غەڵەتە من پێما کۆدمان منمان کۆدە ڕاستی تۆ دەیڵی چییە؟ مەسەڵەن ینی زیاتر فۆکس بخێنە سەر ناوەندە جیهانیەکان لە پەرلەمان
پرۆتستۆیان لە ئەوروپا زۆر تونتر بکەین یعنی ئەو شێوە کلاسیکیی کردمان لە خەبات ململانێ شێوەیەک بوو مەزە ڕەخنەگرتن وەخت خۆی ئەتو تێکستە کە دەنووسی دەنج دەداوە بەس ئێستاکە هەموو خەڵک لێ ڕاهاتین وەکو نەخۆشە کە دەرزێکی لێدرێ زاری یەکەمەوە دوای ئەوە لێ ڕادێتن ئەوان لێ ڕاهاتینە دەبی میکانیزمەکەی بگۆڕین مەسەن لەو ناوەندە ئەوروپیانە زۆر تونبینەگەریان ڕسوایان بکەین لە ڕێکخراوە جیهانیەکان زۆر حەماستر بین هەیە بەس بەڕاستی جێگای کەمتر خەمە خەڵک دەبێ ئەوانە لە بەڵام زۆر جار لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆ نمونە ئەمنیستی ئینتەرناشناڵ خۆت دەزانی کە ڕێکخراوێکی جیهانیە لەسەر مافی مرۆڤیشەکە زۆر جار مەسەلەن ڕاپۆرتی هەبووە لەسەر ئەو کەیسانە بۆچی ئەوان نەیانتوانیەوە کاریگەریە هەبێ من ئەڵێم کاریگەری زۆر بووە ینی لە دووەوە نەجیبەخان یەکەم جار شەهید رەئوفان کە جیرانە 26 خۆپیشاندانێکمان کراوە ڕمی کراین هەراوە ڕمی کران دوو شەهید و 12 بریندارماندا 15 جیران ینی ئەو پەڕی فاشێت تەعزیب دران ینی من حەز دەکەم یەک شت لێرە لە بۆ تام کەمتەوە 26 ینی مناڵیش 4 ساڵ تیرۆر کرا دایکەکەی خۆی پێدادا بوو ناوی کوردستان بوو وێنەکەشی ڕەنگ هەبێتن دایکەکەی دوو گولەی بەدەستی کەت بوو لە مەعبەینی ئەو دوو گولەی ئەوها خۆی پێدادا بوو منداڵەکە کوژرا مرد یعنی بگولەکان بوو تەعزیبی ئەو مەعبەینەیان دەدا ئەم دایکەکەم دیت ناوی لەیلە بوو کوردی ڕۆژ ئاوە بوو هاتەوە دەستیت ئەوە بوو دەستدرێژی سکسیان هەر ئەو کات کردە سەر خەڵک هەبوو لە ناو زیندان ئافرەت بوو کردیانە سەر وحشیگەری بوو یعنی لە کۆن بە هەزاران کەس لە سیزنی ئاکرێ مەسیف قەڵاتچۆڵان ئەو پەڕی وحشێتی دەکرێت بەس ئێستاکە دەبینی ئەوی بادینان کرا چەندین ڕێکخراوی عالەمی هاتە پشتێ خۆ ئەگەروان نەبێ نەجیبەخان لە کاتێکدا وەخت خۆی خەڵک هیچ قسەی نەدەکرد هیچ هەر ئەوە تەشقەڵە بە خەڵک دەکات تۆ دێچێتی تۆ پارتی تۆ پەکەکەی قەتل و عام کرا هەفتا کادری پەکە لە ناو شاری هەولێرێ قەتل و عام کرا یەک کەس نەگیرا یەک کەس ئیدانەی نەمانتانی بکەین نەمان دەوێرە ئیدانەش بکەین لەبەر ئەوەی وەکو بەئس ئەو هەجمە بوو بەڵام ئێستاکە شەق لە مناڵێک دەدە دنیا خرا دەبێتن کەسێک دەگیرێ بە 24 ساعت هەموو ڕێکخراوەکانەوە دەبی فۆکس بخرێتە پارتی وێژێتی لە زمانی بیانی دەترسن باشە ئێستا بەڕای تۆ چی بکرێ باشە ئەستا ڕێگاکان چ ڕێگایەک بگرێت من پێم وایە ئەو خۆپیشاندانە کلاسیانە بە تیڤی ئەوەی ئێمە دەکەین عەبدە شوبات هەر بەرپرسەکات ئەوروپا پرۆتستۆی مەدەنی دەکەی دەستیە پێشی ئیدانەی دەکەی ڕسوای دەکەی هۆی هایلەکەی تا هێلکەوتە مادەژی لێ بدرێت سزای قورس نییە ئەو پەڕی پارەقاتەکە دەدرێتەوە ئەو بەرپرسان دەبی تێبگەن یاسا هەیە و ئەوان ئەنتەر نین هەریەک فرعەونەک نییە هەمومان لە بەرامبەر یاسای وەکوویەچین لە خەڵک لە کوردستان ئەو پەڕی سێمان کاتە سەجادە هیچ گیان لێ ڕانەگرت بەڵام ئێستا دەزان لە ئەوروپا گرتن هەیە سکاڵای سیاساییان لەسەر تۆمار بکەن ینی بەڕاستی من بۆ خۆم کردومە بەس کافی نییە بێ بەڵگە هەندێک لە بەرپرسەکان سکاڵای یاساییان لە وڵاتانی ئەوروپا لەسەرە بۆچی ئەوانە تاکو ئێستا هیچ ئیجراعاتێک سەبەب پێمە دەتوانم بەشی باسکەن ئەوە بە خۆم یەک لەوانم کە شکایەتم لێیان کردیە بەداخەوە کەمترین کەس شکایەت دەکات هەموو خەڵک داوا دەکات ئەو حاڵەتەکە دەبێت ڕەخنە خەڵک لە خۆی بگرێ دوو بەڵگەمان کەمە ینی تۆ لە ئەوروپا لە دادگا بەڵگەی قاتەعەت دەوێت تۆ دەڵێی سەنگاوی بکوژی کاوە گەرمیانە ئەبێ بەڵگەی پێشکەش بکەی بەڵگەی دادگا ڤیدیۆیان ئەوە مەسا ئەوانە بەڵگەمان کەمە سکاڵا کەمە لەسەری خەڵک ئەو خەباتە جورئەت تا ئێستا ناگە لێیان دەترسە یعنی من پێم سەیرە خەڵک لە بەرامبەر ئەو بەعسە دڕندە نەترسە ئێستا ئیرادەی ئەوەندە زەعیفە لە بەرامبەر ئەو دوو هێزە لە کاتێک ئەوانە زۆر ترسنۆکن خاون هیچ بیر و باوەڕێک نینە خاڵش کەژانی نەجیبەخان ئەوروپا ناوێت لە ئێستا شەڕ لە بۆ ئێمە بکاتن ئەو ئەوروپیەکانیش ئەگە فشارەشی گەورەیان لەسەر بیر لایەن ئازادی خوازانەوە میدیای سویدی لێیان بەگڕ بێخین بەڕەمان مامسە میدیای ئەوروپی بەگڕ بێخین لە ناوەندە سیاسەکان ئێمە دەستمان بۆ هەموو ئەوانە برد لەگە وەزارەتی دەرەوە ئەوانە ئیشمان کردووە کێشەکە ڕاوەستایە قەپات نەبووە و هەر کاتێک هەندێک بەڵگەیت کە پەیدا بکەین مەسەڵەن خەڵکێک بێشکات کە بەڵگەی یەکلاکەرەوە بە دۆسیەکانیان مایە حەفت مەکتەبی سیاسی سەر بەرپرسی ئەوە نەچکو هەر کەسێک کە جنسی ئەو وڵاتە دووەگرت ئەوە نییە لە وڵاتش کە تاوان میوانیش بێ ئێرە بە 6 مانگ باشەکە قەدرەوە لەسەر ئاستی دەرەوە خەڵک دەتوانێت تا ڕادێک دەستی کراوەیە مافی پارێزراوە لە وڵاتانە یاسا هەیە ئەگەر ڕوبەڕووی هەڕەشەیەک بێتەوە مەزان یاسای ئەم وڵاتەیە یاخود حکوومەتی ئەم وڵاتە دێتە سەرخات بەڵام خەڵکێک لەناوەوە لە کوردستانە چی بکا باشە بۆ ئەوەی بتوانێت سنوورێک بۆەوە دابنێ یاخود لایەنی کە مافی مرۆ
ڕێزی لێ بگیرێ یاخود بچەسبێ؟ وڵی تاکەشت ئیمە لە کوردستان هەر دەتوانانی بڵێن دەبی ئیرادەیان بەهێز بێ مەسەڵەن ئەگەر ئەوە نەکەن ینی هیچ علاجیان نییە دەبی مقاومە بکرێ وەکو ئەوی لە بادی ناکرێت مەسەر لە ماوە کۆمەڵە کەسیان گرت ئەو گەنجانە ئیرادیان تحدای پارتی ینی هاوبەش بوون لەگەڵ ئێمە توانیمان ئەو یەکەم جار شکستەی گەورە لە بۆ پارتی لە بادینان تۆمار بکەین گەنجەکانیش لە پشتمام لە کوردستان بنمونە دوو بەڕاستی ینی خەڵک لە کوردستانش کەم تەرخەمە کوردستانش وەکو ئەوروپایە دەیان سەفارەت قونسولی هەیە بڕۆ لەگەڵوان پەیوەندی بکەن سێ ئێستا سەردەمی ئەویان نەکردووە لە ئەوروپا ئەمەش کەم تەرخەمی نەکرد ئەوان نەیان کردووە یعنی ئێمە مەسەن ئەو پەڕەتینەوە وەزارەی دەرەوە بەس ناچینە سەفارەتی ئەمریکی ناچینە سەفارەتی فەڕەنسی لێرە بەنمونە لەوێن دەرکەمە هەموو ئەو شتانەی کراوە زۆر جێی کەم تەرخەمیە و هەموو خەڵکانی ئازادی خوازی دین بەڕاستی کەمن بە زمانی کوردی بۆیە پێ دوایە سەفارەتی وڵاتانش لەبەرەوەی بەرژەوەندیان لەگەڵ دەسەڵاتە هەیە لەبەر خاتری خەڵکەکە دڵی دەسەڵاتەکە لە خۆیان بێشێنن نا بەس ئەوان بە شێوەی لا مرکزی تەدەخل دەکەن خۆ ئەمە لێرە چینە وەزارەتی دەرەوە لەگە حکوومەت و حیزبەکان دانیشتن دەکەن خۆوانیش یعنی ئەوە نایەن وەکو ئێمە ئەوە بکەن بەڵام کە تووشیان دەبن فشار ڕخنیان لێ دەگرن یعنی لە ناو هەموو حکوومەتانە مەسەلەی مافی مرۆڤ و ئازادی سیاسی شتەچی باشە یەکێک لە ڕخنەکانی کە لە دەرەوەی وڵات لە حکوومەتی هەرێم گیرە سەبارەت بە کوشتنی ژن یەکێک لەوانە کە زەجەیەکی زۆری دروست کرد بەڵام تاکو ئێستا کوشتنی شەر بەردەوام لەبەرەوەی سیستەمەکە دام دەکاتێت و کاتێک نەجیبەخان مەسعود بارزانی لەسەر تێکستێک سەردەشت بکوژێت کە فەنتاسیە باسی کچەکەی خۆی دەکا لە کاتێکدا مەکتەب سیاسی پارتیۆکەوە هەم بارزانی خۆی بکوژێتن خۆ هەموو کەس دەزانێت تۆ لە ئاسی هەرە باڵا و عقلێتە هەیە دوو ئەو ژینگە سیاسی دروستیان کردێ لە بۆ کوردستان یعنی جەوەکە مؤهلە لە بۆ ژن کوشتن من ئەوە دەڵێم باشە بۆ لە هەشتاکان ئەو ژن کوشتن ئەوە شێوە نەبوو بەنمونە بۆ ئێستا ئەوەندە زۆرە ژن کوشتن بۆ لە دوای ڕاپەڕین زۆر بوو بەشەی ئەو سیستەمە سیاسی هێنای بەشی گەشەی ئیسلامی سیاسی بەڕاستی لە کوردستان دەوری خۆی هەیە بەشەی بێ یاساییە یعنی هەموو ئەوانە تێکەڵ کێشە بەڵام کۆی تیرۆرە سیاسەکان ئەوانە یعنی هەرچ ڕوودەدا بەس گرنگ لە چوارچێوەی ئەو دوو بنەماڵە نەبێ دوو بنەماڵە و مەکتەب سیاسەکانی نەبێ هیچ تیرۆرەك هیچ دادگایەک ڕزکی خۆی وەرناگرێتن یعنی هیچ بەرپرسێک 28 ساڵ نەدراوەتە دادگا لە بەرامبەر گەندەڵی لە بەرامبەر ساختەکاری لە بەرامبەر تیرۆری ژورنالیست لە بەرامبەر تیرۆری ژنان هیچ بەرپرسێک نەدرایە بەڵام بڕە ئەو دادگایانە ئەو زیندانانە پڕە کوڕاژارە لەسەر بچووکترین شت ئەوە ئەو ڕۆژ نییە بەشە پێت وایە لە دادگاکان وکو خۆت باست کرد کە دەیان دادوەر چەندین دادوەر تا پێسە جەڵدە لێداوە واتە پێت وایە ئەوانیش دەسەڵاتیان نییە و فەرز دەکرێتە سەریان هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ بەشەی گرنگیان ئەوەیە بەشیان یعنی ئەمە دیتمان دادوەر داواکاری گشتی پارتی و چیتر نێوان خۆیان تۆزیان کرد هەموو مینەکانی خۆیان چاندیە ئەو مرۆڤانی خۆیان لەوێن دەریان دانایە کۆیلی خۆیان زۆربیان ئەوانی تر بەشەکیان پڕبەدڵ هەست بە ئازار دەکەن بەس ناتوانن بەڵام دام و دەستگای کوردستان نییە مینی پارتیوێکی دیرێنە چاندرابی کێشەکە لەوە نییە کێشەکە لە هەموو دام و دەستگاکانیەوە کۆنتترۆل کردیا بەڕوخانیشیان بە چەند ساڵی تر ناتوانێت پاکسازی بکرێت هەموو شوێنەکانیان گرتیە زۆر دادوەر هەیە هەست بە ئازار دەکا ئەمە قسەیان لەگەڵ دەکەن یان هەوڵ دەدە نمونەک حاکم هاوژین هەوڵی دەسێت ئەوە بکە سێ مستەشاری گرت هەڵات لە دەستیان یعنی لەبەر لەوێندەر حکومڕانێدی یاسای دارستانە هەرێک لەوانە حەشرێتە چی لە پشتە بەشەکە قادر بە هەموو کێشانێک کە باسکرا بە هەموو کوڕێنە بە هەموو تاوانانێک کە هەیە ئەبێ لە شوێنێکەوە خەڵک دەست پێ بکە ئایا دەبێت خەڵک بێ هیوا بێ یان دەبێت هەوڵ بدا نانا نەک بێ هیوا نەبووین خۆستە کاروانەکە بەردەوامە بەرزی و نزمی هەیە ینی ڕەنگ بێ ئێستاکەوەی 2 ساڵ لەمە بەر نەبێ بەڵام یعنی ئەزمموی ئەوەی بادینان ئی 2 مانگ مانجی 1 لە بۆ 3 کە چ ڕۆژە چ خایەن پیشانیدا ئەو ڕەوتە ئەو حرەکەی ئازادی خوازی لە سوسیال میدیا لە ڕێکخراوە جیهانیەکان زۆر ئاکتیڤترن لە هیچ کەیسەکەی سەردەشش کە لە قیمە بوو یەکێتی ئەوروپا نهاتە سەخت دووجار هاتە سەخت 4-5 ڕێکخراوی جیهانی ئیدانیان نەکرد لە کەیسی سەردەشت لەوەی بادینان کرا نا بە پێچەوانەوە ماوە وەخت خۆی حرەکەیەکی ئۆپۆزیسیۆنی بەهێز هەبوو میدیای بەهێز هەبوو مەسەڵەن خەڵک زیاتر دەچوە سەرجادەی بەڵام ئەوانە کەم بوویتەوە بەڵام میتۆدەکە بەنەوە عشکە گۆڕایە من ئەوەندە دەڵێم پارتیوێکی بچووکترین هەناسەیان هەبێ
تەسفی یەک بێکی ئەو خەڵکانە دەکەن. باشە دەیان سایت و میدیای کوردی هەیە بە ناوی سەربەخۆ جا سێبەر بەیان سێبەر نەبێەوە قسە زۆر هەڵدەگرێ ئەمانە بە ناوی خەڵکی ئازاد و بێلایەنەوە قسە دەکەن ئەمانە بۆ نەیانتوانیوە ئاڵگۆڕێک دروستکەن خۆفشارێک دروستکەن و خۆ دەزانی ئێستا سوسیال میدیا بەقەت کاناڵەکان دەوری زیاتر هەیە ڕەنگە تا ڕادەیەک خەڵک زۆر گوێ لەو کەناڵانە نەگرێ بە ناویەوەی کە زۆربەی کەناڵی دەسەڵاتە یاخود ئەو شتانی کە پەخشەکرێ بە پێی خواست و ئەوەی خەڵک نییە داواکاری خەڵک نییە یاخود ناتوانێ تێریان بکە بۆچی ئەو سایت و کەناڵ و میدیانەی کە ئێستا هەنەو بە ناوی ئازادەوە کار دەکەن نیانتوانیوە ئەو کاریگەریەدا بنە خۆی بەشەشیان هەر لە ئەساسەوە ینی ئێستا پارتیوێچێتی من پێما تیرۆری سیاسی ناکەن هەوڵیاندا ڕۆژنامەنووس وجدانی دەکوژن وجدان ینی پێشان تیرۆریان دەکرێت ئێستا تیرۆر ناکە هەریەکەیان کۆمەڵک تەلەڤیزیۆنی دانای هەریەکە کۆمەڵک مینبەری ژورنالی وێبسیدای سێبەری خۆی دانایە لە جیاتی بیان کوژندایان کردن کە کوشتنەکی زیندی بوونە یعنی ئەو شێوەیەک لە شێوەکانە دوو برسیکردنیان ینی بەڕاستی مەسەن ئەو قەیرانەی هەبوو هەموو ئەو میدیانەی کۆنیالی بوون ئیرادەی خۆیان لەدەستە بەرگیان نەگرت کە فترەیەک ئەو میدیا ئەهلیەش بە هەموو کەم و کورتێکیانەوە شتێکی جوان بوون لە کوردستان ڕۆڵەکی گرنگیان نەبوو بەڵام لە قەیرانی سیاسی خلیسکان یان کەسێتی نەفز نزم گەیشتە ناویان بەڵام لەگەڵ هەموو ئەوش سوسیال میدیا ینی بەگشتی لە تیڤی دەگریەوە لە ئەوە تا ئێستاکە هێزی بڕیاردەرە مەسەلا من نمونەکەن هەموو میدیاکانی پارتیوێچێتی بەقەت هەندێک پەیج و هەندێک سوسیال میدیا کاریگەری نییە ڕاستە ئەوانە خەڵک گویان لێ ڕای بەس مزداقەتیان نییە کەناڵێکی و ڕوودا و 24 بنمونە بە $10 ملیۆن لێ سەرف دەکرێت بەس ڕەنگی بەقەت کەناڵش سەر بەخۆی سادا خەڵک گوێگری نەبێ یان گوێ ینی بڕوای پێنەکە هیچ یەکێک لەو کەنە ناتوانانی ڕای شتی دروستکە دۆسیەک بەلا ڕێدا بباتن بەڵام ڕەنگی لە فەیسبوک دەتوانانی ئەتو دەیان دۆسی ڕای گشتی بجوولێنیت مەسەلەکە مزداقیەتە ینی ئەو مزداقەتە هەیە و خوشتەی زۆر پۆزتیڤیش ئێستا ئێمە هەریەک لە ئێمە هەروە خۆمان هەریەکێک تەلەڤیزیۆنێکمان هەیە بەهۆی لایڤەکانەوە هەریەکێک ماڵپەڕێکمان هەیە کە ناتوانن ئەوەی بکەن بەڵام ئێمە دەسەڵاتێکمان هەیە نەزی بەخان چێشەکە لەوەی تۆ لەگە دەسەڵاتێکی دیکتاتۆر چ دەکەی یعنی چ زمانێک بەکاردنی هەر چ زمانێک بەکاردنی هەر چ ڕەخنەیەک شێوەی ڕەخنە نەما لێی نەگیرێ نا ئەوانەت یعنی تا لە تەپلی سەرچیان نەدرێت تا نەڕوخێن ئەوانە بەردەوام دەبن باشە کە قادر ڕێکخراوی مافی مرۆڤیشەن دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ هەیە لە کوردستان ئەوانە پێت وایە ڕۆڵیان چۆنە من دەتوانم ئەوە بڵێم ئاکتیڤ نین ئەگە بەلایەنی کەم ئەگە ناڵێم زۆر بیان نەماندیتن ینی دەیان کەیس هەبوو ڕوودایە لیژنەی مافی مرۆڤ هەبوو دیتمان هەموو سەر بە پارتی وچێتین ینی مرۆڤ کوتم ئەوانی تریش ڕەنگی لە بێ پارەی لە ڕەوش ئاکتیڤ نین بەداخەوەمە لە ئەوروپا لە ئەوروپاش بە پێ پێویست نین ینی مەسەلەن تا ئێستاکە هەمومان نەمانتوانێت ماڵپەڕێکی بە ئینگلیزی ئۆپۆزیسیۆن پڕ لە مافی مرۆڤ ئێمە زۆر هەوڵماندا بەس بەڕاستی دەرەقەت ناین خەڵکی ئێمە کەم هاریکاری ئەو شتە جدیانە دەکات ئەوەندەی خۆی فۆکس دەخات سە زمانی کوردی کە بۆ ئێمە زۆر گرنگە بە زمانی سویدی هەبێ مەسەلا ئێمە ماڵپەڕێکمان هەیە بەشە ئینگلیزیمان هەیە هەرچی ڕێکخراوی جیهانی دێتە ناوی هەرچی ئەوەیە بەڵام ڕەنگی لە یەک مانگدا 5-6 بابەت دادەگرین پێویستمان بە کادری خۆبەخشە کەم خەڵک ئەوە دەکات لە کوردستانی شوایە ینی لە کوردستان بە تایبەتی ژینگەکە زۆر ئەوەیە بۆ من هەن فەقیرانە بەڵام ڕەنگی بە پێی پێویست نەبین ئەگە ناخۆ ئەو پێش وەکو گوتم پارتیوێچێتی لە کۆندا نەجی بەخان بە حزبیان تەسفیە دەکرد هەموو شتێکیان دەکرد ئێستا دەست لە بۆ بچووکترین کەس دەبن دەزانن ڕوبەڕی گەورەترین فشار دەبن دەیان و سەدان لە 92 تا ئێستا کات تۆ سێرکە 27 ساڵە سەدان راپۆرت لە سەریان دەرچووە ئینێو دەوڵەتی نەک ئەوە چێ کردیتی خەڵکی ئازادی خواست کردیتی یعنی وەخت ینی زۆر شت پاشەکشە بە پارتیوێچێتی شکرایە ئەمە نەک بڵێن هەر نێگەتیڤ واتە پێت وایە ئەو راپۆرتانە کاریگەریان هەبووە هەر زۆر هەموو ئەوانەی بەربووینە ئەمن بە ویژدان بڵێم ئەم بۆ خۆم لە ئەمنستی ئیشم کردو ئێستاش لەگەر وەزارەتی دەرەوە و لەگەر حزبەکان کە هەر کاتێک ئەوانە مداخەلەیان کردبی یان نەفەرەکە بەربووە یان ڕزکە یاسایی خۆی وەرگرتیە یعنی ڕزکە یاسایی بە کەفالەت بەربوویان ئەوە دۆستەکەی کەوتە پۆلیس هەر دۆسیەک ئەوانە نەکەوتن دۆستەکان ێرێک لاکراوەتەوە یا هەر ماوەتەوە
ئێمە پێمان کرایە لە مردن قوتاریانکەن پێمان لە خەڵک هەبووە 25 ساڵ سجن دەکرانی زۆر بوو کارزان بوو نیاز بوو سەیدەگرم بوو بە نمونە ینی برایمی کاکە هەبوو هەموو سزنەکانیان 25 ساڵ دەبوو موعەبەت بوو ئەو تۆمەتانەی کە خائینی وەتەنین کەمالی سید قادر بڕ هەموو ئەو زیندانان لە دەرێن بەروبوومی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتی ئەو چالاکوانە ئازادی سیاسیانەیە ئەگەنا چێتە ژۆرە مەسەرەن بابەتیوچی کەمالی سید قادری نووسبیان قسەیوچ سید ئەکرەمی کردبی لە دەرەوە بووە ئەخەوە منەڵێم وەختی خۆی خەڵک لە تەزبێعێک کوژراوە ئێستاکە ئەوانە هەموو بڤەکانیشیان بڕی بوو هاتنە دەرەش یانە ئاخر جار ئەو شێروانی ئەو بیسی ژورنالیستەی بادینان دەرمان هێنان خۆ ئەگە ئەو ڕێکخراوە جیهانیانە هۆمەڕای جۆش سێپێجێ ئوتان گرێنس ڕۆژنامە نووسانی بێسنوور ئەمنستی هەموو ئیدانیان کرد پەرلەمانی ئەوروپا حکوومەتی سوید UN ئێمە ئاگامالێن بۆیە بەربن ئەگەنا پارتی هەموو بۆ زانیاری من یەک ئەوە بڵێم لێرە ینی بەرپرسی هەرە باڵای پارتی دەو بوارەدە جوابی بۆ ئێمە ناروت یەک هەفتە ئەو حملەیە ڕابگرن یەک هەفتەی ئەمە بۆتان بەرەدەن وتمان ناکەین نامانەوە ئەو نەڕامان نەگرت لەبەرەوەی هیچ ما چ گرنتیتان هەیە بەریاندن ئێوە یەئدوو ئەمە یاری بە جوڵانەوەیەک ناکەین وسێ ئێوە لە هەفتەی شوبات خاوەن وعد نەبوونا لە کام شت لە مەسعود بارزانیەوە بڕۆ تاڵەبانی سەیریان بکە سەدان وعدیان لەو بوارەی مافی مرۆڤ و ئازادی و چاکسازیدا بەڵام لە پڕووی پراکتیکی کامە لەو بەندانیان جێبەجێ کردیە وی ڕامان نەگرت تا بەریم پێمان بەردان بڵێ باشە چی بکرێ بۆی دادگاکان فعال بکرێن لە کوردستان وەڵای یەکەم شت من پێم وایە خۆت ئاوەکە لەسەر و چاوەوە پیسە ینی کێشاوەیە سیستەمەکە وایە مداخەلە دەکە لە ئاستی هەرە باڵا ینی ئەگەر ئەو سیستەمە تا بە تەواوەتی نەگۆڕدرێ پاشەکشەی پێ نەکری هەموو ئەوانە ئەوە دەکا دوو دادوەرەکان دەبێ بۆ ینی من زۆرم پێ سەیرە دادوەر بەو دەرەجەیە ینی ئەو سوندە دەستوریە دەخوا لە بەرامبەر خوددا لە بەرامبەر ببورن لە بەرامبەر ویژدانی گەلەکەی لە بەرامبەر نیشتیمانەکەی دادوەر هەیە 30 ساڵ حکمدایە دادوەر هەیە بڕیاری تیرۆریست ناساندنی سەردەشتەدا چۆن دەتوانێت شەو بخەوێ کە وەکو ئێمە دەزانێت ئەو تاوانەکە دەرحەق بە بنەماڵەیەک بە گەنجێک بە کەسێک دەکا دەیان کەیس وەکو ئێمە دەزان کە ئەو کەیسانە ئەوەیە کێشە دادوەرەکانە ئەو ئیرادەیان نییە خەڵکی ئێمە دەبێت بەڕاستی بێهیوا نەبین زەمانێکە من بۆ خۆم بڕوام هەیە ینی ئەو هیوایی ئێستا هەیە کاتیە وەکو هەموو فترەکانی تر بەتابەت ئێستا کۆمەلگای کوردی کۆمەلگایەکەنیەوە بڵێم بە ڕووداوێک سیاسی هیوای دێتەوە بەرەخۆ ژینگەکە لەبارە لۆگەش سەنەچکۆ حملەی ئەلامی و ئەو سۆسی ئەو هەناسەدانەی هەیە بەڵام پارتیەکی ئیش دەسە تێکشکانی خەڵک دەکەن ئیژەسەوە دەکەن بڵێن هەموو کەس نرخەچی هەیە لە کاتێک دەوانە خەڵکەکی زۆر هێشتان خۆی ڕاگرتێ ئیرادەی یعنی ئەو وێنەیە کە هەیە ئەو تابلۆی ڕەشەی هەیە وانە بە ئێمە دیوەسپیەکەشی ببینین بەرداغەکە ڕاستە 1970 ئێستاکە پڕ لە ئاوە بەستەدا برم بەتاڵە بە 1925 پڕ لە ئاوە هێشتا بەڵێ 1925 چۆنە توانین سووری بێ زۆر بکەین ینی خۆ من دڵنیام ئەو دەسەڵاتێکی بوو دڵن هیچ بناغەیەکی پتەویان نییە ئێمە دەیان ڕووداوماندی داوانە ئەوەی ڕایگرتینە دەتوان برێن داگیرکەرانی کوردستان بە پلەی یەک ڕایگرتینە دوو ڕووداوی سیاسی ڕایگرتینە ئەوانە سە ئیرادەی خۆیان نەمانە ئەگەنا دیتمان وەختی حەشت هات هەراتن هەموویان گچکە و گەورەیانەوە 150 خاچیان بەجێشت داعش هات ئەگەر ئەمریکا و پاکەکە و ئەوانە نهاتنە دیسان هەموو هەڵاتن خۆوانە هیچ بناغەتیان نیە نەجیبەکان بڕوا بکە ئەگە داگیرکەران پشتیان بەردەنێنین دیتمان لە ئینتخابات تەزویریان لۆ دەکەن هێزی چەکداریان لۆ دەنێرن لەوەی ئەوانە خاوەنی هیچ نین کەسانی بوو دەڵەن کەسانێکن لە بواری مادی بوونە ملیاردێر ئەوانە ئەهلی ئیرادە نین جەماوەرەکەشان بڕوای پێێنێت جەماوەرێکە لە شێوەی جاش چۆن جاش هیچ ئیرادەی نەبوو کە بەزانی بەعز دەڕوخێت بەر لە خەڵک هجمی سەری کرد جەماوەری خۆشیان ئەوە ئێمە ڕۆژێک بەر لە ڕاپەڕین دروست بێت جەماوەرەکەی خۆیان بەر لەوەی خەڵک بگات سەریان ئەوان لێیان دەدەن لە بۆ پاکانە پڕکردن لە بۆ وەکو چۆن جاش خۆی ئەوە کردە تاوەکو سزانە درێ بەر لە ئێمە ڕاپەڕینی کرد لەگەڵماندا بوویان ئەوانی جوان ئەو هێزە من هیچ ئەوە من دەزانم هاوکێشەیەکی سیاسی ڕایگرتینە بناغیان نییە خاوەن هیچ ئیرادەک نینە هەر کاتێک پشتیان تێ بکرێن نێودەوڵەتیان یان داگیرکەران ئەوانە هێزێکی بوو دەڵەن دەڕوخێن بە هێزێکی گەوری کەمی جەماوەری
زۆر باشەکە قادر ئێمە خەریکە دەینە کۆتایی بەرنامەکەمان ئەگەر شتێک هەبێ و گرنگ بێ یان باسمان نەکردبێت دەتەوێت باسی بکەیت. من سوپاس دەکەم دیارە سوپاسی تۆ دەکەم سوپاسی ئاریان تیڤی دەکەم کە ینی ئەو تیرۆرە سیاسیانەی بەر لە شاخ کە زۆر ئێمە بۆ ئێمە گرنگە ینی ڕاستە ئێمە ئەو پۆلە گەنجە لە دوای 2007ەوە ینی هەشتەوە شەی سۆرانەوە زۆر گەورە کرایە کە شایستە زۆر گەورەترە بەڵام نابێ ئەوانی تکەمان لە بیر بچێت یعنی بەدەیان کەسایەتکەی تیرۆری سیاسی کەسی زۆر گەورە بوون وەکو حەمحەلاق وەکو مامۆستا ئەمین وەکو عەلی بۆسکانی وەکو بەکر عەلی وەکو فەرهاد فەرەج لە دەڤەری سلێمانی لە هەولێر مەسەڵەن شەید شاپور بوو قابیل بوو مەسەڵەن ئەو شەید کوردستان و شەید نەژبیر بوو دوو شەهیدی ئاشتیماندا ئێمە مەسەڵەن سڵاح هەورامی بوو دەیا لە بادینان دەیان کەس تیرۆر کرایە ئەخر باشە ناکرێ ئەو مەلەفانە کەس باسی نەکاتن تیرۆر هەر تیرۆرە لار سەردەمێکی بۆ چێگەڕێت تۆ پێ دوانێ بارودۆخی ئەمان زیاتر لەبار بۆ یاخود لە کاتێکە مەسەڵەن میدیا زیاتر ڕۆڵی هەبووە خۆی ناڵێم مەسەڵەن کەیسی سەرش لە هەمووان گەورەتر کرا لەبەر ئەوی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز هەبوو کاوە گەرمیانی شاتە دوێ ئەو دوو وەخت مەسەڵەن ئۆپۆزیسیۆن بە گشتی یانی نەکەر گۆڕان بڵێنیان ئەوەتە جەماوەەر لە قیمەی لووتکەی شۆڕژێڕیدا بوو بۆیە عەفدەی شوبات ڕوویدا بۆیە ئەوانە هەموو ئەوە بوون و سەرەتاش تەقینەوە بوو نوێ بوو نوێ ینی بەتابەتی سۆسیال میدیا بەخۆت من تا 2009 بەخۆم فەیسبووکم هەبوو بەڵام سیر دەکەی 10 کەس 15 کەس لایکی بۆ دەکردی بەس ئێستا کە هەموو ماڵێک هەر کەسە فەیسبووکی خۆی ئێدە وەختی خۆی ئەوە نەبوو ینی هەموو ماڵێک کۆمپیوتەری نەبوو لە 2000ەکان لە 2000 و 2001 ئێمە پاڵتاکمان هەبوو لە نۆهەت هیچ نەبوو یاری من نمونەکەت پێ بڵێم نەزیبەکە من ئێخۆم بە دوای ئەو مێژۆی دەگەڕم لە 91 لە بۆ 96 کە دەیان فعالێت ئیشم کرد یەک لەوانە دوو ئەو خۆپیشاندانی 26 هەولێر کە قەتل و عامکران دوو ئەوەی 94 کە لە بەردەم سەیدە لێڕەنست دووبارە دوو شەهید و هەژن و بریندارماندا یەک میدیا بە ئاماژەی پێ نەکردیە نشمایە نییە ینی ئەو هەبوو مەسەڵەن حزبی شوعی و حزبی زەحمەت چێشان بوو باشەمانە ئەرشیف ناکرێن یاخود خەڵکەکە زاکیرەی لاوازە چیەوە کارێکی بۆچی گەڕێتەوە ناخۆ ئێستا بەڵگە نییە بەڵگە ئێستا مەسەڵەن ناڵێم میدیاکانی پارتی وچێت هیچ حزبی شوعی و حزبی زەحمەت چێش جەریدەیان هەبوو نیان دەکرد نیان دەنووسی تو لە چێکە ئێمە مەسەڵەن لە گۆڤارە شتێکۆشان دەرمانکردیە زۆر هەژارانەیە هەیە یان حزبی کۆمونیستەکان دەیان کرد بەیان نامەچیان دەرکرد سەتان و هەتی ئەوانە نماوە نەخر مێژوو تەواو کردەوە تا چەند ئیش لەسەر مێژوو دەکەێت من ئەوانم هەموو کۆ کردیتەوە نەجی بەخان یعنی بەڵام یعنی من لە ئەوروپا چ بکەم دەبێ بچە مەسەڵەن ڕنگ بێ لە ڕێگای کوردستان هەبێ ڕنگ بێ لە هەندێک میدیاکان هەبێ باس کرابێت مەسەڵەن وێنەی عەجیلەقلەقی ئەو 10 ساڵە خەریکی من نبینمەوە کە تیرۆر کرایە کە ئەو کاتێ لە کوردستانی نوێیە بە چەندین کەست گوتیە بەس ڕەنگی بچێ مەکتەبەی کتێبخانەی گشتی ببدۆزیەوە ئەو کاتەی چکۆم بەروارەکەی دەزانمی کوردستانی ناوێری بڕی نانە دەچمەوە بەڕاستی خۆمە چاردار چیمەوە کوردستان ئەو نیشتیمانە خوار ئیوان نەیە خۆشمانە دوو ئێمە من یەک سەرنج بدەم من سقیتەوەم بەوەی هەیە ئێمە بشتینەوە هێزەکی گەورەی پاڵپشتی ئازادی خواست هەزاران کەسی وەکو ئێوە لە مینبەرەکانی میدیا دیفاعمان لێ دەکا ئەو پارتی وێچەتی ئێمە دەبێت سقەمان هەبی پارتی وێچەتی ناتوان بڕیار بدەن ئێمەش بە خۆشمان بەشین دوای ئەوە بەڕاستی دەبێت ئەو حەدەسانە دروستکەین من لەبەر ڕەوشێکی تایبەتی مناڵەکەم نەبیانی کە ناتوانم لە ناو سویدیش دەبچم ناو ستۆکۆڵمژ 2 ساعت دەبچم ئەچمەوە بۆی حەدەس دروست بێ تۆ مەسەڵەن ئەگە تیرۆر نەکرێت دەستگیرکردن نەبێ و حەدەسانە گەشە ناکاتەوە تۆ سیر دەگەی مەسەڵەن هەر بنمونە ئەوەی بادینان بوو جوڵانەوەکەی بەگەڕیە خستەوە تۆ دەبێت حەدەس دروستکەی تەمەناش دەکەم ئێمە بگرین بزانین ئێمە زەرەر دەگەین یان پارتی وێچەتی زەرەر دەکاتن دیارە ناوێرم بتکردن مەسەلە نەوێران نییە نەجی بەغان هێزەکەی هێزەی پاڵپشتی معنەوی گەورەمان دەبێت سقەمان بەخۆمان بەڵێ کە قادرێمە هاتینە کۆتایی بەرنامەکەمان زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوونت بەڕێز قادر نادەر چالەکی مافی مرۆڤ سپاس بۆ زانێرەکان تۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ ئێوەش بە هیوان ئەو بەرنامان هەر بەردەوام بێت زۆر سپاس دەکەین بینەرانی هێژە سپاس بۆ میوانی عزیز و ئێوەی بینەران کە لەگەڵمانمانەوە تا کۆتایی بەرنامەکە و سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر و کاتێک ترم کاتەوەم کاتێکتان هەر شاد و سەرکەوتوو بن